ئەم لامەرکەزی کە ئێستا دروست بووە بەڕاستی ئەمە کاردانەوەی سەرکردایەتی نوێی یەکێتیە بەرامبەر پارتی داخۆت هەرچیەک بێت لامەرکەزیە ضرورە و ئەبواە وەک پێم وتیدانی لە 93ەوە بۆ هەرێمی کوردستان هەوڵی بدات و کێشەی هەرێمی کوردستان ئەوەیە کە باز لە دیموکراسیەکە بەڵام باوەڕی بە لامەرکەزی نیە لە کاتێکا یەکێک لە کۆڵەکە سەرچیەکانی دیموکراسیە لامەرکەزیە سوودێک لە سوودەکانی لامەرکەزە دەوێت کە هاوڵاتی ئەوسا خۆی دەستی ئەبێت لە بەڕێوەبردننی ژیانی ڕۆژانی خۆی ئەو سیاسەتانەی کە یەک کارجێڕەکەی قەزاکەی ناحیەکەی نەبێت واتە نزیکبوونەوەیەک دروزە لە نێوان دامەزراوەکان لەگەڵ هاوڵاتیانە تۆ ئەگەر مەسەلا لە کەلار معاملەیەکت هەبێ تێگەی ئەبێ بچی بۆ شوێ بێ بچی بۆ یا بێ بۆ سلێمانی یا بچێ بۆ هەولێر ئەمە لە ڕووی کولفەوە کولفەیەکی زۆری چێ لە ڕووی مەترسی و مخاتەرەوە لە ڕووی قەڵەباڵغی دروستەکە لە ڕووی کاتەوە کاتێکی زۆری پێچێت لە ڕووی لۆد و زەخت دروستکردن لەسەر خودی هەولێر یعنی لۆدێکی زۆر و زەختێکی زۆر دروستەکە لەبەرەوە ئەم سیستەمە لە دنیا باوی نەماوە یعنی بۆتە خەوشێک بۆتە عیبەیەک لەبەرەوە ئەمە داهێنانیش کوردی نییە مەرکزێت و لا مەرکزێت کورد باسی کرد ئەمە داهێنان و دەستکەوتێکی مرۆڤایەتیە لە دوای ئەوەی کە چەندین سەدا سیستمی مەرکزی تاقی کردوتەوە گەیشتۆتە ئەوەی کە ناتوانێت ئیدارەی ژیانی ڕۆژانی هاوڵاتیان بکرێت لە ڕێگەی سیستمی مەرکزیەوە بۆیە بیریان لە چی کردوەوە بیریان لەو کردوتوانێت کە پێویستە ئەم سیستمی مەرکزیە بگۆڕێ وردە بەرەوچی بەرەو سیستمی لامەرکزی وەختێک تاقی کراوەتەوە لە دنیا ئەسا زۆربەی زۆری دنیا وڵاتانی دنیا مەگەر وڵاتە دیکتاتۆرەکان هەمووی لامەرکزیە